عراقي دكتور احمد شريفي بسپۆڕ شرۆڤەکاری لەشکری و ئەو لەحیەژ کەربەلایە میوانی منە سلااف بۆتە برێز شەریفی برێز شەریفی نوها ئەمریکا باڵا عراقی دکشێنێ دبێژەک و سەروەریە عراقی بن مەترسیێدەیە گەلۆ عراق دکارە وان مەترسیان ژ پێشخوا بدە ئالیەکی بسم الله الرحمن ناوی خۆی بەخشندەی بهرەبان گومانی تێدا نییە کە عێراق ئێستا لە مەترسیدایە بەڵام لە هەمان کاتیشدا پێویستە ئێمە درک بەوە بکەین کە بابەتێک هەیە زۆر گرنگە ئەو گرنگیدانەی ئەمریکا بە عێراق مانای وایە کە وڵاتەکە گرنگە بەلای ئەمریکا و ڕۆڵێکی گەورەی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جا بۆ ئەمریکا بێت یاخۆت بۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتی و بۆ ئاسایشی نێودەوڵەتی بە تایبەتی ئەو پرسانەی کە پێویستە بە نەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی ئاسایشەوە هەر بۆیە کاتێک ئەمریکا هەوڵ دەدات کە ڕێڕەوی سیاسی عێراق ڕوون کاتەوە ئەوە مانای وایە کە عێراق ڕۆڵێکی گەورەی هەیە ڕۆڵێکی کاریگەری هەیە لە هەڵسەنگاندن و هاوسەنگیە نێودەوڵەتیەکاندا هەر بۆیە ئەگەر ئەمە بەجددی وەرنەگرین ڕەنگە ڕێکاری دیکە بگیرێتە بەر بە تایبەتی ئەتوانن کە هەندێک ئەگەر هەیە کە گۆڕانکاری سیاسی لە عێراقدا بێتە ئاراوە سەروەری عێراق بەبێ هەبوونی ویستێکی نیشتیمانی نایەتە دی پێویستە ئەوانەی کە لە وڵاتدا شەراکەتیان کردووە پێویستە گرنگی بە گەلی عێراق بدەن و گرنگی بە استراتیژێک بدەن کە بۆ کارکردن برێز شەریفی نوها هشیاریان ئەمریکا دگەلک مژاران دەنە دمژارە ئەولەهی دمژارە ئابۆری دمژارە سیاسی دمژارە گەندەلیان یعنی دگەلک واران دەنە لێ گەر ئەم دوواری ئەولەهیە دەبگرن دەست ئەمریکا و دنیاژی دوێ باوەریێدەیە میلیشیات کارگەریەکە وان گەلک لە عێراقی هەیە میلیشیات نایێن کۆنتڕۆلکردن حکوومەتên عێراقی قسە دکن لێکردداری نینە نرخاندناتە دوێ دەربارەی دەبگرن بەڵێ ئەوەی کە پێویستە بە ئاسایشی بەردەوامەوە لە عێراق بەشێکە لە ئاسایشی ناوچەکە واتە ئاسایشی عێراق بەشێکە لە ئاسایشی نێودەوڵەتی سووربوونی ئەمریکا لەسەر ئاسایشی نێودەوڵەتی یاخود سووربوونی ئەمریکا لەسەر ئاسایشی عێراق پەیوەستە بەوەی کە چەک لە دەستی دەوڵەتدا کۆ بکرێتەوە هەروەها کۆمەڵێک یاسا هەبێت کە یاساکان ببنە هۆکاری کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا بە گوێرەی دەستور نەک لە دەرەوەی دەوڵەت و بە دەستی گروپە چەکدارەکانەوە بێت بڕوانگەی من ئەمریکا مەرجی سەرەکی هەیە بۆ ئەوەی کە ڕێگە بە حکوومەتی داهاتوی عێراق بدات ئەویش کۆکردنەوەی چەکە لە دەستی دەوڵەتدا پێم وانییە کە ئەمریکا ڕێگە بدات هیچ بابەتی دروستکردنی حکوومەت کە بابەتێکی هەنووکەیە هەروەها یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەوەی کە ئاسایشی بەردەوام هەبێت پێویستە تۆ سەرچاوی وزەی سربەخۆت هەبێت ئەمەش خاڵێکی گرنگە بە تایبەتی لێدان لە کێڵگەی کۆرمۆر ئەمە مانای وایە کە لێدراوە ئەمە مانای وایە کە هێرشکراتە سەر بەرژەوەندی کۆمپانیەکان و هاوبەشە ئەمریکیەکان تۆ بۆ ئەوەی ئاسایشێکی بەردەوامت هەبێت پێویست بەوەیە کە کۆمپانیەکان پارێزراو بن و سەرچاوەی وزەت پارێزراو بێت سربەخۆ بێت پێم وایە کە ئێمە ناتوانین هەنگاو بەرە و حکوومەتێکی زۆر باش بنین ئەگەر ئێمە ویستێکمان نەبێت بۆی حکوومەتێکی فیدراڵیمان نەبێت برێز شەریفی هەر تێ ئاخافتن نوها وەکی و تە کەرەم کردی مەسەلەی ڕیشی کۆرمۆر هاتەکردن نوها کۆمیتە تێنە ئاواکردن ئەو کۆمیتە تشتێک ژوان دەرناکەنە یعنی بەغدا قەت دەست نیشان ناکە یعنی چاوەشتەرە بێژم نە کۆنتڕۆلێکی دیکە نەژی ئەنجامین vê کۆنتڕۆلê jiraya giştîrê eşkere dike ne wan kesan siza dide na Iraqî çawa bibê serwer gava ku milîşiyat kontrola wane êrîşên wane ji dervê yani ji dervê kontrola dewletê ne çawa wê bibê serwer gava ku dewlet nikare milîşiyatan kontrol bike
لە ڕاستیدا سەروەری پەیوەستە بە نەبوونی بڕیارەوە. سەروەری عێراق ئێستا لەژێر پرسیاردایە. بەشێک لە بکەرەکان بە تایبەتی بکەرە سیاسی و سەربازیەکان بێتوانان لە سەقامگیرکردنی سەروەری بە تایبەتی حکوومەت بە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆشەوە لاوازە بەرامبەر ئەو گروپە چەکدارانە. تۆ ناتوانیت بەم شێوەیە سەروەری عێراق دابین بکەیت. ئەمریکا ئەمە ڕێگە نادات. ئەمریکا ئەمەی قبوڵ نییە کە سەروەری عێراق لەژێر پرسیاردا بێت بەهۆی گروپە چەکدارەکانەوە. ئێستا کاتی ئەوەیە کە بڕیار یەکلاکەرەوە بدرێت. ئەگەر ئێمە بڕیار نەدەین، ئەگەر ئێمە خاوەنی ڕێگەی خۆمان نەبین، ئەمریکا خۆی بڕیاری خۆی دەدات جا بە هەر شێوەیەک بێت، جا لە ڕێگەی ئەنجومەنی ئاساییشەوە بێت بۆ گۆڕانکاری لە عێراقدا یاخود لە ڕێگەی دیکە ئەمریکا خۆی ئەمە دەکات. برێ شەرەفی نوها هەن شرۆڤە کار دەبێژن کو دەستەی دەرڤە یا ئالیکاری بۆ ڤان میلیشیاتان هەیە و ئەو دەستەی دەرڤە کو هەنج وڵاتên جیرانên عێراقی ve têbirê vebirin destê derve ji Bexdayê ji bixwe jî bihêstir e di nav Iraqê de. Destê derve ji Iraqê bixwe bihêstir e di nav Iraqê bixwe de. Tu bixwe çawa dibîne? بەڵێ ئەوە زۆر ڕوونە کە دەستوەردان هەیە. ئێستا بۆ نمونە چوارچەوەی هەماهەنگیمان هەیە کە پەیوەستن بە گروپە چەکدارەکانەوە. گروپە چەکدارەکان بەشێکن لە چوارچەوەی هەماهەنگی کە دەسەڵاتدارن لە عێراقدا. ئێستا ئەو ڕۆڵی کە پەرلەمان هەیەتی کە ڕۆڵی دەسەڵاتی یاسادانانە بەشێکی ڕۆڵەکەی دەگرێتەوە بۆ گروپە چەکدارەکان. گروپە چەکدارەکان نوێنەری بەهێزانێت لە پەرلەماندا و ژمارەشیان زۆرە. ئەگەر چوارچێوەی هەماهەنگی دوای ئەوەی کە هەڵبژاردن تەواو بوو زۆرینەیان بەدەستێنا لە پەرلەماندا، ئەگەر بەردەوام بوون لە هەوڵدان بۆ زیادکردنی هەژبوونی گروپە چەکدارەکان، زیادکردنی هەژبوونی ئەو گروپانە بەسەر حکوومەتدا، ئەوە مانای وایە کە ئەمریکا گرنگی بە پێگەیاندنی حکوومەت نادا، ڕەنگە ڕێگریشی لێ بکات. ڕەنگە ئەمریکا ئەو حکوومەتی بەدڵ نەبێت کە ڕێگە بدات گروپە چەکدارەکان هەژمونیان هەبێت. بۆ نمونە ئێستا ئەو گروپە چەکدارانە بەشێکن لە بەرەیەک کە ئەمریکا ناوێن، ئەمریکا پێیان ڕازینە کە بەرەی مقاومەیە. ئەمریکا ناوێت ئەو گروپە چەکدارانە ڕۆڵیان هەبێت لە دامەزراندنی حکوومەتی نوێدا. بۆ نمونە ئێمە ئێستا هیچ بژاردەیەکی دیکەمان نییە، بەڵکو بژاردەکە ئەوەیە کە هەنگاو بەرەوداوای ئەمریکا بنین، حکوومەتێک پێک بهێنین کە گروپە چەکدارەکان ڕۆڵیان تیان نەبێت، حکوومەتێکی ئازاد بێت، حکوومەتێکی بەهێز بێت، هەروەها حکوومەتێک نەبێت کە پەیوەست بێت بە گروپە چەکدارەکانەوە. لەلایەکی دیکەیشەوە ئێمە لایەنە ئەمنیەکان یاخود یەکە ئەمنیەکان پێویستە بە هەموو شێوێک دوور بخرێنەوە لە گروپە چەکدارەک، دوور بخرێنەوە لە دەستگا ئەمنیەکان. پێویستە ئەو دەستگا ئەمنیانە نەکەونە ژێر هەژبوونی گروپە چەکدارەکانەوە، چونکە ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ دەستەواژەی نیشتیمانی بوون و سەروەری بوون و خۆی بوون. ئێمە ئەگەر بمانەوێت بەرژەوەندی باڵای دەوڵەتی عێراق بەدی بهێنین، پێویستە خواست و ئیرادەمان تەنها بۆ عێراق بێت، نەک بە لایانی دەرەوەی وڵاتەکەدا. ئێستا ئێمە لە بەردەم کۆمەڵێکە هەل و گۆڕانکاری داین، ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوویشدا دروستکردنی حکوومەت وەڵامی و ئاڵنگاریان داتەوە. بله سپاسیاتت کەم دکتۆر ئەحمەد شەریفی ژێ کەربەلایل گەلمە.